بەهای پرسشی خێزانی. یەکەم هەنگاو بۆ ماڵا مەسیحیەکان. دوای نزیکەی نیو سەدا لە خزمەتکردن لە زۆربەی وتارەکان لە زۆر شوێن ئەمە چاودێری منە کە هەندێک لە ماڵە مەسیحیەکان مەشق لەسەر خوددا پەرستی ڕۆژانەی خێزان دەکەن. تان دەتوانم بڵێم کە زۆربەی پیاوان ئەوانش کە لە باشترین کڵێساکانماندان ڕابەرایەتی خێزان و منداڵەکانیان ناکەن لە پەرستشی خێزانیدا. هەبوونی خێزانەکەت لە کڵێسایەکی ناوخۆیی باش کە بەدڵسۆزیەوە کتێبی پیرۆز فێری ئەندامەکانی دەکات و چاودێریان دەکات. زۆر گرنگە بۆ ژیانی هاوسەرگیری و پەروەردەکردنی منداڵەکانت لەسەر بنەماکانی ئینجیل. بەڵام ڕەنگە چوونە کڵێسا بەتەنها بەس نەبێت بۆ سەرسامکردنی منداڵەکانت بە گەورەوی و شکۆمەندی خوددا. بۆیە پێویستمان بە پرسشی خێزانیە تا خواست و ویستی شوێنکەوتنی عیسای مەسیح لە منداڵاندا بە قوڵی گەشە بکات، تا کار بکاتە سەر داهاتوویان لە بەردەوام چوونە کڵێسا و شوێنکەوتنی مەسیح. کاتێک گەورە دەبن و ماڵ دەکەن و ژیانی تایبەتی خۆیان پێک دەهێنن. لەم وتارەدا دەمەوێت خاڵێکی سەرەکی بگەێنم. خوددا شایەنی ئەوەیە ڕۆژانە لە ماڵەکانماندا لەلایەن خێزانەکانمانەوە بپەرسترێت. بەهای پەرستی ڕۆژانە. ئینجیل بەڕوونی دەری دەخات کە خوددا شایەنی ئەوەیە کە ڕۆژانە لە ماڵەکانماندا لەلایەن خێزانەکانمانەوە بپەرسترێت. لە کتێبی پیرۆزدا کە فەرمانی ڕوون هەن لەبارەی پرسشی خێزانی. بۆ نمونە دوا وتار بەشی 6 ئاەتی 4 تا 9، بەڵام چەندین نمونە هەن لەم بارەوە. بۆ نمونە ئیبراهیم بە ئاشکرا لەگەڵ خێزانەکەی خوددایان دەپەرست، ئەگەرنا ئیسحاق چۆن دەزانێت بپرسێت ئەی کوا بەرخەکە کە بۆ قوربانی سوتاندنەکەیە؟ پەیدابوون بەشی 22 ئاەتی 7. ڕابەریکردنی خێزانەکەی لە پەرستندا شتێکە کە ئەیوب بە بەردەوامی کردی. ئەیوب بەشی 1 ئاەتی 5. پەرستشی خێزانی یەکێکە لە باشترین و کردداری ترین ڕێگاکان کە ڕێگەیەوە مێردەکان دەتوانن تەواوی خێزان بە ئاوی وشەی خوددا واتە کتێبی پیرۆز پاک بکەنەوە و بەڕێوە ببن، کە ئەمە جۆرێکە لە پاککردنەوە. ئەفەسوس بەشی 5 ئاەتی 25 تا 26. هەروەها باوکان منداڵەکانیان دەهێنە سەر ڕێگا و ڕێنمایی یەزدان. ئەفەسوس بەشی 6 ئاەتی 4. کاتێک پەترۆس فەرمانی بە مێردەکان کرد کە ڕێز لە ژنەکانیان بگرن بۆ ئەوەی نوێژەکانیان کۆسپی تێنەکەوێت. یەکەم پەترۆس بەشی 3 ئاەتی 7. ڕەنگە ئەو ئاماژە بە نوێژی هەردوودا بکات، نەک تەنها نوێژی مێردەکان. کڵێسا بچووکەکانی ئێمە. ژیانی مەسیحیە قارەمانەکانمان شایەتی ئەوە دەدەن کە خوددا شایەنی ئەوەیە ڕۆژانە لە ماڵەکانماندا لەلایەن خێزانەکانمانەوە بپەرسترێت. لێکۆڵینەوەیەک لە مێژووی کڵێسا دەری دەخات کە باوەڕداران هەمیشە تێگەیشتوون کە ئینجیل فێری کردوون کە دەبێت لە ماڵەوە لەگەڵ خێزانەکانیان خوددا بپەرستن. بۆ نمونە دەزانین کەنەوەی یەکەمی پەیڕەوانی مەسیح دوای پێغەمبەران بەشێک لە کتێبی پیرۆزیان خوێندنەوە و نوێژیان کرد و وەکو خێزان بەیەکەوە زەبورەکانیان گوتەوە. هەمان شت بۆ لوسەر و ناکس و پوریتانەکان ڕاست بوو. هەردوو دامپێدانانی وێستمینستەر 1647 و دامپێدانانی دووەمی لەندەن 1689 لەگەڵ کاریگەرترین دامپێدانانەکانی تری کڵێسا باپتیسەکان. هەموویان دەستەواژەی هاوشێوەیان تێدایە. خوددا لە هەموو شوێنێک بە ڕۆح و بەڕاستی دەپەرسترێت، وەک خێزانە تایبەتەکان ڕۆژانە و بەنهێنی و یاخود هەر یەکێک لە ناخی خۆیدا. جۆناتان ئێدواردز، چارلز سپێرگن، جۆن جی پاتۆن و مارتن لۆید جۆنس هەرچەندە هەموو بەرپرسیارەتێکی قورسیان لەسەر بوو لە پرستنی ڕۆژانەی خوددادا ڕابەری خێزانەکانیان دەکرد. زۆربەی پاڵەوانە مەسیحیەکانمان هاوشێوەی ئێدواردز ڕایان دەگەیاند دەبێت هەموو خێزانە مەسیحیەکان وەک کڵێسایەکی بچووک بن. هەروەها بەشێک لە ژیانی هەموو کڵێسا و هەموو مەسیحیەکان بریتیە لە پەرستن. 3 هەنگاوی سادە. هەموو خێزانە مەسیحیەکان دەتوانن نیشانی بدەن
کە خوددا شایەنی ئەوەیە ڕۆژانە لە ماڵەکانماندا بپەرسترێت. کردداری پرستشی خێزانی سادەیە، پێویستی بە ئامادەکردن نییە، تەنها بڕێک کاتی پێویستە. بۆ نمونە 10 خوڵەکێک لە 3 بەش پێک دێت: خوێندنەوە، نوێژ، گۆرانی گوتن. خوێندنەوە. دڵ و کڕۆکی پرستشی خێزانی بریتیا لە گوێگرتن لە ئاەتەکانی خوددا لە ڕێگای خوێندنەوەی کتێبی پیرۆزەوە. سەرنجی چیرۆکەکانی کتێبی پیرۆز بدە ئەگەر منداڵی بچووکت هەیە. کتێب هەیە کە بە کورتی چیرۆکەکانی ئینجیل بە زمانی سادا دەگەڕنەوە کە باشن بۆ خوێندنەوە بۆ منداڵان. کاتێک منداڵان گەورەتر دەبن، ئینجیلەکانیان بۆ بخوێنەوە: مەتتا، مەرقس، لۆقا و یوحەنا. پاشان تەواوی پەیمانی نوێ بخوێنەوە. ئەگەر هەموو ئێوارەیەک بەشێکی کتێبی پیرۆز بخوێنیتەوە، ئەوە لە ماوەی کەمتر لە 3 ساڵ و نیودا تەواوی کتێبی پیرۆز دەخوێنیتەوە. بە کورتی وشەکان، دەستەواژەکان یا بیرۆکەکان ڕوون بکەنەوە کە ئەندامانی خێزانەکەت لێیان تێناگەن. دەتوانی پرسیار بکەیت لە کاتی خوێندنەوە یا دوای خوێندنەوە بۆ یارمەتیدانیان و گەشە پێدانیان لە تێگەیشتنی کتێبی پیرۆز. لەوانەیە وابیر بکەیتەوە کە من کەسێکی بەتوانانیم لە فێرکردنی ئەندامەکانی خێزانەکەم لەبارەی کتێبی پیرۆزەوە، بەڵام نیگەران مەبە. خوێندنەوەی کتێبی پیرۆز خۆی لە خۆیدا بە سوود و کاریگەرە. نوێژکردن. مرد و باوک دەتوانێت نوێژ بکات. دەتوانێت داوا لە کەسێک بکات نوێژ بکات، یان هەموو کەسێک دەتوانێت نوێژ بکات. بۆ ئەوەی لە کاتی پرستشی خێزانیدا هەمان دوعا هەموو ڕۆژ دووبارە نەکەیتەوە. ئەوە پێشنیاری ڕاهێنانێکی سادەی نوێژکردن دەکەم دەربارەی لانی کەم شتێک کە لە کتێبی پیرۆزدا گوێت لێ بووە. بۆ نمونە، دوای خوێندنەوەی یوحەنا بەشی 3 دەتوانی بپرسیت: ئەو کەسە کێیە کە ئێمە دەتوانین دوعای بۆ بکەین بۆ ئەوەی وەک نیقۆدیمۆس لەدایک ببێتەوە؟ ئینجا ڕۆژی دواتر کاتێک یوحەنا بەشی 4 دەخوێنیتەوە، دەتوانی ئەو پرسیارش لە خۆت بکەیت بۆ ڕێنماییکردنی خۆت لە کاتی نوێژکردندا: ئەو ئافرەتە کێیە کە ئێمە دەتوانین نوێژی بۆ بکەین وەک ئەو ژنەی لە بێرەکەدا چاوی بە عیسا دەکەوێت؟ هەروەها دەتوانیت لە هەر ئەندامێکی خێزانەکەت بپرسیت: پێت باشە کە ئێمە چۆن نوێژت بۆ بکەین؟ ئەمە نەک تەنها دەبێتە ئەزموونێکی تایبەتی و کەسی، بەڵکو دەبێتە ڕێگایەکیش بۆ دەرخستنی هەستە نەگوتراوەکانمان و پێداویستیەکانمان. گۆرانی گوتن. ئەمە لەوانەیە بۆ زۆر کەس سەیر بێت، بەڵام لە لیستی کورتی چالاکیەکاندا کتێبی پیرۆز پێمان دەڵێت کە دەبێت لە پەرستندا ئەنجامی بدەین. گۆرانی گوتن یەکێکە لەو شتانەی کە فەرمانمان پێکراوە لە پەرستنی خوددادا ئەنجامی بدەین. ئەفەسۆس بەشی 5 ئایەتی 19. هەندێک لە چالاکیەکانی پەرستنی خوددا کڵێساین و ناکرێ بە تەنها ئەنجامی بدەیت لەگەڵ ئەندامانی خێزانەکەت، بەڵکو دەبێت لە کۆبنەوەی کڵێسادا ئەنجام بدرن وەک خوانی پەروەردگار. بەڵام 3 چالاکی پەرستن هەن کە دەتوانێت بە هەر جۆرێک بتەوێ ئەنجامی بدەیت. جا پەرستنەکە بە کۆمەڵ بێت، تاکە کەسی بێت یانیش خێزانی بێت لەگەڵ ئەندامانی خێزانەکەت لە ماڵەوە کە بریتیە لە خوێندنەوەی کتێبی پیرۆز، نوێژ، گۆرانی ڕۆحی. ئەگەر یەک گۆرانی یان چەند گۆرانیەک بڵێ، هەر پێویستە کە گۆرانی بڵێ. بۆ ئەمەش کەسێک لە خێزانەکەتدا دەتوانێت ئامێرێک بژەنێت یانیش دەتوانێت لەگەڵ ڤیدیۆیەکی یوتیوبدا گۆرانی بڵێت. ئەوەی تێبینیم کردووە ئەوەیە کە زۆربەی خێزانەکان بەبێ میوزیک و ڤیدیۆ گۆرانی دەڵێن. پێشنیار دەکەم کەر یەکێک لە ئەندامانی خێزان کتێبێکی گۆرانیان هەبێت. ڕاوێژ لە قەشەکەت یا ڕابەری پەرستش لە کڵێساکەت وەربگرە بۆ سەرچاوەکانی تر کە یارمەتیت دەدەن لە کاتی پەرستشی خێزانیدا. ئەگەر کات ڕێگا بدات لە دەروەی خوێندنەوە و نوێژکردن و گۆرانی پەرستشی خێزانیدا، لێرەدا هەندێک بیرۆکە هەیە بۆ دەوڵەمەندکردنی ئەزموونەکە لە کاتێکدا خێزانەکەت پێکەون. بەکارهێنانی کاتیکزم. ئەم شێوازی پرسیار و وەڵامە بۆ فێرکردنی بنەماکانی باوەڕی مەسیحیەت لە کۆنەوە لەلایەن کڵێسانەکانەوە بەکارهێنراوە. ئەگەر نازانیت لەبارەی کاتیکزم، داوا لە قشەکەت بکە بۆ ئەوەی کاتیکزمێکت بۆ پێشنیار بکات. لەبەرکردنی ئاەتەکان.
پرسشی خێزانی کاتێکی نمونەیە بۆ لەبەرکردنی ئاەتەکانی کتێبی پیرۆز. بۆ نمونە ئەگەر هەموو ڕۆژێک ئاەتێک بۆ یەک مانگ بخوێننەوە لە کاتی پرسشی خێزانیدا، ئەوە بێگومان لە مانگێکدا ئاەتێک بە ئاسانی لەبەر دەکەن. تاند ئەگەر تەنها یەک ئاەت لە مانگێکدا لەبەر بکەن، ئەوە دەکاتە 12 ئاەت لە ساڵێکدا. گەشە سندنی بەڕووی ڕاست و دروستی. ئەمڕۆ هەموو خێزانێک سەرقاڵە. کات تەرخانکردن تەنانەت 10 خوڵەکیش بێت بۆ پرسشی خێزانی بۆ هەموو کەسێک ئەستەم و زەحمەتە. زۆربەی خێزانەکان خۆیان فرەو دەدەن بەوەی کە سەرقاڵن و کاتیان نییە بۆ پرسشی خێزانی بەیەکەوە. ڕاستیەکە ئەوەیە کە هیچ بربەستێک نییە بۆ پرسشی خێزانی کە لایەن مەسیحەکانەوە چەندین سەدەیە ڕووبەڕووی نەبوونەتەوە و زاڵ نەبووە بەسەریاندا. ئەگەر ئێوە بەڕاستی بتانەوێت خێزانەکانتان لە پرسنی خوددادا بەڕێوە ببەن، ئەوە ڕێگایەک دروست دەکەیت بۆ ئەوەی بگەی بە ئامانجەکان. گرنگ نییە هەرچەند بربەست هەبێت لەسەر ڕێگات. چاوەڕێی ئەنجامی خێرا مەکە. لە ڕاستیدا زۆربەی شەوەکان لەوانەیە وا دەربکەوێت کە ئاژاوەی خێزانی زیاتر ڕوودەدات لە پرسشی خێزانیدا. ئەمە ئاساییە تاند کاتێک کە تۆ بە باشی ڕابەرایەتی دەکەیت. ئێمە خێزانەکان بەرز دەکەینەوە بۆ ئەوەی ببنە داڕبەڕووی ڕاست و دروستی. ئێشایە بەشی 61 ئاەتی 3. تاند لە هەڵومەرجی نمونەییشدا داڕبەڕوو زۆر بە هێواشی و بە درێژایی بە ماوەیەکی زۆر گەشە دەکات، بەڵام زۆر بەهێزە و بە ئاسانی ناچۆێتەوە. دەستپێکردنی ئەمڕۆ. لەوانەیە خێزانەکەت وەک زۆر کەسی تر هێشتا دەستی بە پرسشی ڕۆژانەی خێزانی نەکردبێت. ئەگەر تۆ ژنێکیت کە ئەمە دەخوێنیتەوە، ئەوە پێشانی مێردەکەت بدە. مێردەکان، بە ژنەکانتان بڵێن: من باوەڕم وایە کە ئینجیل فێری ئەوەم دەکات کە دەبێت لە پرسشی خێزانیدا ڕابەرایەتیتان بکەم. دەمەوێت ئەمڕۆ دەست پێ بکەم. زۆر شت هەیە لەبارەی ئەوەوە کە دەبێت فێری ببم، بەڵام دەمەوێت ئەوەی ڕاستە بیکەم. توش دەیتە پاڵم؟ بەبێ گوێدانە ئەوەی هەر کەسێکی تر دەیکات. بە هەموو مێرد و باوکێک بەڕاستی هەموو مەسیحیەک بە خوێندنەوەی ئەم دێرانە پابەند بێت بەم شێوەیە. وەک من و ماڵەکەم، ئێمە خزمەت بە هێزدان دەکەین لە پرسشی خێزانیدا. یشوع بەشی 24 ئاەتی 15. ئایا ئەمە ئەو شتە نییە کە تۆ دەتەوێت بیکەیت؟ ئەمڕۆ دەبێت دەست پێ بکەین بە خوێندنەوەی ئینجیل و دوعاکردن بە یەکەوە و گوتنەوەی گۆرانی بۆ ئەوەی ڕابەرایەتی خێزانەکەت بکەیت بەرەو ژیانی هەتا هەتایی.